دووەم ڕۆژی 22مین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە سلێمانی بە ئامادەبوونی میوانانی ناوخۆی و بیانی بەڕێوە چوو. تیایدا 11 توێژینەوەی ئەدەبی و مێژووی بە کوردی و عەرەبی و فارسی پێشکەشکران. لە پانێڵ یەکەمی فێستیڤاڵەکەدا نووسەران نەجموالی و دکتۆر موحسین ئەحمەد و یاسین نوسەیر و غوڵام ڕەزا ئەمامی چوار بابەتیان لەسەر بایۆگرافی، ڕۆمان و تاراوگە و شوێن وەک بایۆگرافیەکی کەسی و بایۆگرافی لە ئەدەبی کوردیدا و پردی دانپیادانان و ئەدەبیات لە بەرهەمەکانی جەلال ئالی ئەحمەددا پێشکەش کرد. است که آنچه میگوید مربوط به زندگی خودش باشد. لە پانێڵی دووەمیشدا دکتۆر محەممەد ڕەزا ئەسڵانی و دکتۆر عەبدوڵڵا ئیبراهیم و دکتۆر فازڵ عەبود ئەلتەمیمی و پێشڕەو حوسێن چەند بابەتێکیان لەسەر بەراوردێک لە نێوان ئەدەبی بیرەوەری گەلان و ئەدەبی بیرەوەری کوردیدا پێشکەش کرد. ئەم پێوتری ئەدەبی بیرەوەری بەراورد کراوە. الحضور الكريم أسعدتم مساء. لە پانێڵی سێمیشدا بابەتەکانی خوێندنەوەیەک بۆ ئۆتۆبایۆگرافی جابر عەسفور و بەختیار عەلی و پرس و ڕۆڵی واقعیەت و خەیاڵ لە بایۆگرافی و ڕۆماندا و بیرەوەری لە نێوان ڕۆمان و ئۆتۆبایۆگرافیدا و بێلایەنی و لایەنداربوون لە نووسینەوەی بیرەوەریدا لەلایەن دکتۆر فایق مستەفا و دکتۆر ئەرستۆ میرانی و عەباس عەبدولجاسم و سەنگەر زراری پێشکەشکران. طبعا اختلفنا واختلف الزملاء. لە دوایین پانێڵی دووەم ڕۆژی 22مین فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژدا شەوقی عەبدولئەمیر بابەتی بیرەوەری لە نێوان شیعر و مێژوودا و جەودەت هۆشیار بیرەوەری تایبەتی سۆز بۆ ڕابردوو، دکتۆر باقر جاسم محەممەد بابەتی دیالێکتیکی ڕۆشنبیری و ئەزمون لە ئۆتۆبایۆگرافیدا، دکتۆر حەمید ڕەزا شوعەیری گێڕانەوە ناسی پەیوەندی نێوان بیرەوەری و ئامادەبوواندا پێشکەش کرد. هاوکات ڕۆژی شەممەش سێم و دوا ڕۆژی 22مین فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە سلێمانی بەڕێوە دەچێت و تیایدا چەند توێژینەوەیەک پێشکەش دەکرێن و مەراسیمی کۆتایی فێستیڤاڵەکەش بەڕێوە دەچێت.